ئەمڕۆ دۆناڵد ترامپ وەکو 47مین سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی دەخوات. ئەو بڕیارانەی کە چاوەڕوان دەکرێت دۆناڵد ترامپ بە شێوەیەکی سەریع بیدات لە ناوخۆی ئەمریکادا دەبێت زیاتر لەوەی وەک ئەوەی کە لە دەرەوەی ئەمریکا و سیاسەتی دەرەوەی ئەمریکی بێ، چونکە ئەجەندای ئەمریکی بە شێوەیەکی گشتی ئەجەندایەکی نەگۆڕا ڕاستە بە پێی دیموکرات و کۆماریەکان گۆڕانێکی وای بەسەردادێت، بەڵام ئەوەی کە گرینگە و چاوەڕوانی ئەوەی دەکرێت بە شێوەیەکی بە پەلای ئیشی لەسەر بکرێت مەسلەی ناوخۆی ئەمریکایە کە بریتێت لە مەسلەی کۆچ و کۆچبەران، مەسلەی باج کە بە شێوەیەکی زۆر باز لە ڕابردوودا برز کرا بۆ ڕێژەی بێکاری لە ئەمریکادا زۆر زیاد بوو، ڕێژەی هەڵاوسان زۆر زیاد بوو. ئەوانە پێم وایە دەبن بەکاری لە پێشینەی دۆناڵد ترامپ کە لە ئەمڕۆوە لە دوای دەست بەکاریبوونیەوە ئیشی لەسەر دەکات. هەرچی پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوێ لە ئایندەیەکی نزیک دەتوانین بڵین دەتوانین گۆڕانکاریەکان ببینین، چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕا، چ لە ڕاگررتنی مەسلەی شەڕی نێوان ئۆکرانیا رووسیا، چ لە ئەو بارودۆخەی کە ئێستا لە شوێنەکانی تری لە دەوروبەری ئەمریکادا کە هەیە سەبارەت بە کەنەدا، سەبارەت بە دوورگەی گرینلاند، بە پەناما، ئەوانە کە ئەمریکا باسی کردووە کە دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەستی بەسەردا بگرێت، کەم پێم وایە دەکەوێتە قۆناغی دواتر کە لە سەرەتادا بەڕای من ئەو کێشانەی کە ناوخۆی ئەمریکای پێوەدی ناڵێنێت سەرتا لەوانێت لە باوانەوە دەست بکات دواتە بچێت بۆ سیاسەتی دەریکی ئەمریکی کە ئەویش دوور ناخایەنێت. پێم وایە لە یەک دوو مانگی ئایندەدا بەڵام وەکەوەی کە بڕیاری سەریع ئەمڕۆ کۆمەڵی بڕیار لە سبی و ئەمڕۆ کۆمەڵی بڕیارەدا کە تایبەتە بە ناوخۆی ئەمریکا. کاریگەری دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا کە دەست بەکار دەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بە تایبەتی چ دەبێت؟ بە شێوەیەکی گشتی خۆی وەکو پێشتر ئاماژەم پێدا لە 4 ساڵی ڕابردوودا بۆیکەوەی کە دیموکراتەکان لەسەر حکوم بووم بە شێوەیەک لە شێوەکان تەڕاجوعێک بە سیاسەتی دەرەوەیاندا هەبووە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەکو ناوچەیەکی گرنگی ئەم جیهانە بەڕاستی ئەمریکا لەم ناوچەیەدا لاوازێکی زۆری پێوە دیار و بەتایبەت بە سیاسەتی ئەمریکیدا. من پێم وایە بەهاتنەوە سەرکاری کۆماریەکان و بەتایبەتی تریش بە ترامپ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچێتەوە ئەو بارودۆخەی پێشوو کە تێیدا لێرە ئەمریکا دەستێکی زۆ باڵای هەبووە و پێم وایە ئەو هیلال شیعە لەسەر دەستی دۆناڵد ترامپ بە شێوەیەکی یەکجاری کۆتایی پێدێکە لە ئێستادا تەنها 2 وڵات ماوە، عێراق و یەمەن ماوە. پێم وایە لە چەند مانگی ئایندەدا ئەو ئەجەندای کە هەیە ئەمریکا و ئیسرائیل بەیەکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێبەجێ دەکەن. کاکارمان کاریگەری لەسەر کورد چی دەبێت؟ سەبارەت بە کورد بە شێوەیەکی مێژووی ئەمریکەکان دۆستی کورد بوون لەو کاتانەی کە بەخسەمان نەکردوون زەرمان کردووە لە 2017 لە بابەتی ڕێفراندۆم لە یەک نەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگا لەو ناسەقامگیریە سیاسی کە لە نێوان هێزە کوردیەکان لە کوردستانی باشووردا هەیە. بە شێوەیەکی گشتی پێم وایە ئەمریکەکان دۆستی کوردن، ئەوەش کە سلماندویانە لە خۆرئاوا پشگیرێکی زۆر باشی کوردەکان دەکەن ئێستا و ئەو ئامۆژگەرانی کە بۆ سەرکردایەتی سیاسی لە باشووری کوردستان دەکەن هەمیشە ڕۆڵی خێریان بینیەوە. دیارە مەسلحەتی ئەمریکی لە ئێستادا لەگەڵ کوردەکاندا لەوانەیە یەک بێ. ئەوەی کە گرینگە بۆ کورد بەڕاستیەوەیە کە ئێستا ئەمە یەکگرتو بین یەکگربین هەموو سەرکردایەتی سیاسی کورد بەرژەوەندی تاچی حزبی و شخصی بەلاوە بنێن، بەرژەوەندی کورد و کوردستان پێش بەرژەوەندی شخصیەکانی خۆیان بکەن. ئەگەر ئێمە یەکدەنگ و یەک هەڵوێز بین بۆ پشتیوانیەی کە ئەمریکا و ئەوروپا بەتایبەتی لە ئێستادا لە کورتی دەکەن و کورد وەکو جەنگاوەر و شۆڕ کڕێکی ئازاد دێناسێنن، پێم وایە کە ئێمە یەکگرتو بین دەتوانین ئەو ئامانزانەی کامانە بەدەستی بێن. ئەگەر لەناو خۆماندا یەکگرتو نەبین بەهێزترین وڵاتی دنیا پشتگیریمان لێ بکات ناتوانین ئەوەی کە دەمانەوێت ببێت. بۆ لەسەر و هەموو شتێکەوە لەسەر ئەوەی کە تا چەند ئەمریکا تا چەند وڵاتانی ئەوروپا لە پشتمانن تەبایی ناوماڵی کورد لەسەر و هەموو شتێکەوەیە. زۆ گرینگە سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستادا بۆ دۆخی ئێستا کە من گەشتبینم زۆ بۆ کوردستان بتوانن ئەو بەرژەوەندی شخصانی کە هەیەە بەلاوێ بنێن لە پێناو میلەتەکاندا قەرارێک بدەن خۆری کوردستانی ئینشەڵڵا بۆ نزیکانە هەڵدێت. من گەشتبینم بەس ئەوەندە کە بتوانین ناو خۆماندا یەکگرتو تەبابین.